سڵاو ئەم کاتتان باش تۆڕی ڕێکخراوەکان سیێنۆ ئێستا لە شاری هەولێر گفتوگویەکی ساز کردووە لە نێوان لایەنە پەیوەندیدارەکان و لەگەڵ چالاکوانانی مەدنی بە ناونیشانی مادەی هۆشبەر کارەساتی بەردەوام. لێرە کۆمەڵ خەڵکێکی جیاواز تێدان گفتوگو لەسەرەوە دەکەن. ئەم گفتوگویش بۆ ئەوە سەرچاوی گرتووە کە 2 ساڵە بابەتی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان زۆر چڕبووەوە، هەم بە شێوەی دەستگیرکردنی کەسەکان و هەمیش ئەوانی بازرگانی پێ دەکەن. بۆ زانێری زیاتر لەسەر مابڵین ناونیشانی ناوەڕۆکی باڵین گفتوگۆکە بنی سەرسمەرای سیروانگەردی سەرۆکی سیێنۆ تۆڕی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدنی لە هەولێر تاکسیوان کاتی باش ئامانستان لەم گفتوگویەتی. بێگومان ئەمە دەبینی ڕۆژ بە ڕۆژ دۆخی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان لە قۆناغێکی مەترسی دیاردایە کە ئەو پرسی وای لە ئێمە کردو ئەمڕۆ کە لایەنە پەیوەندیدارەکان و ڕێکخەری ڕاستپاردن و دەوڵەتیەکان هەمان لێرە کۆکەینەوە و UN لێرەنە وەزارەت پەیوەندیدارەکان لێرەن مامۆستایانی ئاینی پسپۆڕان لێرەن بتوانین قسە لەسەر پرسێک بکەین کە ئیژەوەی مەترسیی زۆر گەورە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بیتەوە. ڕێژەی مادەی هۆشبەر ڕۆژ بە ڕۆژ زیاد بووندایە، پێرێ 93 کیلۆ لە هەولێر دەگیرێ، ڕۆژە چەند کیلۆ لە سلێمانی دەگیرێ. ئەمڕۆ کە ئێستا قسەی دا دەکەم دەستگای ئاسایش لێ ڕایگەیاندیە کە بابەتێکی زۆر مەترسیدار هەیە و ڕێژەیەکی زۆری مادەی هۆشبەریان گرتووە. ئەمە هۆکارەکەی پێمان دەڵێ یەک سنوورەکانمان پارێزراونین، دووەممان بڕاستی دەستگا ئەمنیەکانمان یەکنین و تا ئێستا 2 دەستگای ئەمنیمان هەیە بە تایبەتی لە ڕووی مادەی هۆشبەرەوە کە پێویستی بە زیاتر بوونەیە. بۆیە ئەم دۆخی ئەوڕۆ پێمان دەڵێت کەوە لەمە دو ئارکەکان ئێمە چین چکەوەی کە ئەمڕۆ کۆبنمان لەسەر کردومە لە 2016 کار لێسەر دەکەین بە یاسایی هەتاوەکو یاسای ژمارە 1 ساڵ 2020مان پێ دەرکرد کە یاسایەکی گرینگە 50 مادەی زۆر گرنگە خۆ دەگری جۆرەکانی مادەی هۆشبەری تێدا. بەڵام ئێستا کە ئەوەیە کە ئەمە ڕاستەخۆ لەگەڵ ڕێکخەری ڕاستپاردنەوەی دەوڵەتەکان دانیشتمانەوە ڕاستەخۆ پرسێکەیە دەدەین بە سەرۆکوەزیران و جێگرەکەی بۆی چ بکەن حکوومەتی هەرێمی کوردستان لە پلانەکانی خۆیدا ئەم ڕێژەیەک ڕوولەکەم بووم کە لێرە باز لۆ کرا کە تا ئێستا بەڕێوەبەرایەتیی یەک نییە، یەک بەڕێوەبەرەتی یەکگرمانیە لە هەرێمی کوردستان بە تایبەت بە بەرهەنگاربوونی مادە هۆشبەرەکان. ئەمە کاریگەری لەسەر کارەکان نەکرا کە زووتر دەست بەسەر مادە هۆشبەر دابگیرێت. بەتاکیت تەنانەت شاردنەوەی ئامارەکانیشمانە لە یەکتر، یعنی تەنانەت ئامارەکانێکی لە یەکتر دەشاردرێنەوە لە هەرێمی کوردستانە. لە هەمان کاتیش داوی کە بەلای ئێمە زۆر ناخۆشە کەمە ڕوبەڕووی داوا دەکەین ئامارمان بدەنێ. ئامارەکان بۆچی ئێمە بتوان تەختی بکەین و کاری لەسەر بکەین. بەداخەوە لە سلێمانی تا ئێستا ئامارەکانمان نادەن، یعنی ئەو ئامارەی ئەمڕۆ بڵاومان کردو تەنها ئاماری هەولێرە، یعنی پێمان خۆش بوو ئەوان بیان تا چکە ئێمە ئیشمان چیە لە ڕابردوودا بەڕێز کاک حەمید جەلال ئەمین بەکە و زۆر هاوکار و پاڵپشت بوو لە کۆنفرانسەکانە لە ئامارەکە، بەڵام خۆش ئێستا بەداخەوە هیچ ئامارێک ناک. بۆی ئەمە پێمان دەڵێت بوونی دوو بەڕێوەبەرایەتی هەم ناتان تەختەیەکی باش بکەن، هەمیش کەمکوڕیمانەیە کە سەرۆکی وەزیری تەندروستی دکتۆر سامان بەرزنجی کە ئێستاە سەرۆکی لێژەی بەرهەنگاربوونی مادەی هۆشبەرە لە ئێستادا، بەڵام سنتەرمان نییە بۆ چارەسەرکردن بەکارهێنەر و بازرگانی کرد وەکو یەک سەری دەکرێن وەکو یەکەوە لە ناو زیندانیەکانن. بۆیە دۆخەکە ئەو مەترسیە پێمان دەڵێ قۆناغەکە زۆر خەتەرە، بڕوا بکە لە موچە خەتەرترە، لە سیاسەتی ئەم وڵاتە خەتەرترە، چونکە یەک کەس مناڵێکی توش بێ، یەک کۆڵانە یەک کەسی توش بێ بڕوا بکە دەبی مردنی بە چاوی خۆتان ببین. ئێمە ئەو تەختێمان کردو، ئێمە چونێتی ڕۆژهەڵاتی کوردستان ئێران شارە کوردیەکان مەهابادمان بینیوە، ئەمە چونێتە شەمزینان بە قاچاق بزەوەی کە راپۆرتێکمان هەبێت، چونێتە قەڵازێ ڕانیە بینیمانە کاکە واقعەکەش دیارە بەڕاستی دۆخەکەمە لەمە دەزانیت چ مەترسیەکە. بەڵام بەداخەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان تازە هاتووەتە سەرخەت کە دەڵێ کاکە کارێکی جدی بکەن بۆی بتوانین ئاماژەیەکی باش بکەین بۆ ئایندەمان. بۆچی تا ئێستا دێتە سەرخەت بۆ زووتر بە ئاگانەدا حکوومەت پێ دوای هۆکارەکە چی بووە؟ خۆ یەک لە دەستکەوتەکانی حکوومەتی هەرێم لەسەر بابەتی مادەی هۆشبەر ناردنەوەی ئەم پرۆژە یاسایی بوو کە ئێمە لە پەرلەمان لەوێن دەرهەبوو حکوومەت ئەم پرۆژە یاسایی ناردووە پەرلەمان کردی بە یاسا. خۆی ئەمە یەک لە دەستکەوتەکانم. بۆیە کە ڕێکخەری ڕاستپاردنەوەی دەوڵەتەکان ڕاست پێدراوە بۆ ئەم پرسە کاکدیندار زێباری، ئێمە دەمانوێت لەگەڵ ڕێکخراوەنەوەی دەوڵەتەکان قۆنسوڵخانەکان بەیەکە هەمومان ئیشێک بکەین کە ئەم ڕێژەیە کەم بکرێتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان هۆکارێکی بنە پڕژایەتە سەر هەتا ئێستا خەریکی موچەیە، هەتا ئێستا خەریکی سیاسەت، هەتا ئێستا خەریکی وەڵامکارین، وەڵام نەپڕژانە سەر بابەتی مەترسیداری هۆشبەر. دەگەڕم وڵاتان ئەوەی گوێتان لەبوو بەڵێ دەبێ ئاماژەوە کەم کار هەر نیوەڕۆی ئەمڕۆکە
بەڕێوەبەرەتی بەرەنگاربوونی هێرشتنی مادە هۆشبارەکان لە شاری هەولێر دەستی گرت بەسەر زیاتر لە 15 کیلۆ تریاک کە لە مەرزی چێرەوە داخلی هەرێمی کوردستان کرابووە دایانی داخلی هەولێر کرێ خراپە ناو چیسەی خوێ بەڵام لەلایەن بەڕێوەبەرەتی هێرشتنی مادە هۆشبارەکان دەستی بەسەردا گیراوە لێستەدا لێ کۆڵێنەوەدایە.